دەم باش بینەرێن بەڕێز خوشحالین و مەوهەوە ژەوان نیبوو و دیبەیتەکە تایبەت داد گەل مامۆستای زۆر هێژە ئەمین بابەشێخ ئەندامی مەکتەبە سیاسی یەکەتیان نیشتیمانیە کوردستانی و هەمان دەمدا پەیفدارێ مەکتەبە سیاسی یەکەتیان نیشتیمانیە کوردستانی بینەرێن بەڕێز دیبەیتە مە ئەڤروکەل پارێزگەها دهوکێ دهێتە ئەنجامدان ئەف دیبەیتە دێل دوور هەلبژارتنên پەرلەمانê عێراقê بیت و هەمان دەمدا دێ بەحسێ گرنگیە وان هەلبژارتناکەین دێ بەحسێ ڕوولê ئێکەتیان نیشتیمانیە کوردستانێکەین البەغدا هەر سەردەمێ خودê ژێرازی جەنابێ مام جەلال تا ڕۆژە ئەڤرو هژمارەکە دیە پرسیارên وەکیڤە ئەپ ئامادەبوونا ڕۆژنامەڤانên بەڕێز دێل مامۆستای هێنە kirin هیویت کەم هین بینەرên مەبن مامۆستا زۆر سوپاس بوو جەنابێتە ku te demê xwe dame bû vê dîbeytê زۆر سپاس بۆ هەوەژی و بۆ بینەراژی زۆر سپاس بۆ هەوەژی هەواڵێن بەڕێز و هەوە هەمیە دەمێ خوددامە و ئەزیەت کێشە هین هات نەفێری زۆر سپاس دوبارە مامۆستا ئەم دێلڤێ پرسیارێک گەل جەنابێتە ئەن دەست بابەتێ خوکەین ئەوژی هەلبژارتن ئەپواتەیا چێ تنێ ناوەکە تێتە گوتن هەلبژارتن یان هەلبژارتن مەفهومێکی دیە تێگەهێکی دیەوێتن هەمی هێز و لایەنین سیاسی بزانن کە هەلبژارتن ئەپواتەیا چ تشتیە هەلبژاردن ئێکش پرینسیپێن سەرەکیێن چەمکێ دیموکراتیەتی و دیموکراتیەت جی گرنگیە کە بۆ ڕێخستنە ژیانە سیاسیە هەر جڤاکەکێ ئەنژی هەر دەولەتەکە و ئەف هەلبژاردنەژی بێگومان ئێکشوان پرینسیپایە و چەند مەبەستێک ژێتین ئێکشوان مەبەستێت و نەریتەکە هەمی دنیایژی و بێگومان العێراقێژی ئەوە ئاڵوگۆڕکردنە دەستهەڵاتیە ئەو ژیل پێ سیستەمێ هەڵبژاردنە ئاژیل پێ دەستورێوی وڵاتی هەر وڵاتێکی دەستورێ خۆی هەیوە ئەو دەستورەژی دیارکات مددا وان هەلبژاردنە بێگومان ئەف هەلبژاردنە بۆوی مەبەستینە و هەر 4 ساڵە جارێکی هەلبژاردن بێنەکرێن و ئەو هەلبژاردنەژی بۆ چەند مەبەستەکە بێن ئێکشوان مەبەستە ئەوە ئاڵوگۆڕکردنە دەستهەڵاتیە مەبەستێ دژی ئەوە ڕۆشنبیریە سیاسیە و ئەسێویت کەم هەمی لاینێت سیاسی نۆکەژی وە بۆ ئایندەژی ئەم گەلک جددی بیرە وێ چەندێ بکەین و دوێ فترە و هەڵمەتە هەلبژاردنە تێتەکردن شێوازێکی باش و ڕۆن پەیامێت خۆیت سیاسی بگەهینە دەنگدەری و بگەهینە هاوڵاتی و ببتە پرۆسسێک بۆ پێسکردنە ڕۆشنبیریە سیاسی جڤاکەمە و العێراقیژی زۆر مامۆستا ئەم دەهینە سەر هەفپەیمانیا ناوبەینە ئێکەتیان نیشتیمانیە کوردستانێدا چێبووی و دگەل بزاوا گۆڕان گرنگیا vê hevpeymaniyê çi daye ev hevpeymaniye encamê wê dê çawa bîtin heker ev hevpeymaniye heta dîmayîkê jû çinku berîn û keda medgotî hevpeymanî heye ev em çûyîne qonaxa êkê da ji nîme pêxwehavêt bû em bayîska êkê tê derbas bibîn ev hevpeymaniye encamê wê dê çawa bît heker vî şêwey wekî vêgavê çinku heta vêgavê diyar e serkeftiyane pirêve çûye heker heta wekû vêgavê pirêve çû dê çawa bît encam min pê baş e ew heke em deyne ڕەخەکی هەفپەیمانی ئەمە یا دامەزرای و ئەمێت ڕێکەفتین و ئەمێت تێدا کارت ومە ئەو هەفپەیمانی بتنێ نەکردە بەلکو مە هەندێک لێک تێگەهشتن ژیلگە لاینێت سیاسیت کرد ومەل دەستپێکە پشتی کۆنگرەیژی پشتی کۆنگرێ یەکێتی کۆنگرێ چارێ یەکێتی نیشتیمانی کوردستان مە ئەو ڕاگەهاند و پرینسیپێ دانوستاندنێ پرینسیپێ دیالۆکێ ئێکش کارێت مەیەت سەرەکیە و دانوستاندن پرینسیپەکە کومە هەمیە پێ دانوستاندنێ پێ دیالۆکێ ئەم شین ئەم هەمیژی نێزیکی ئێکبینش ئێک و دفام بکەین و مەگەلێک جاریژی تاکید هەندەیە کری و ئەمێت ئامادەین نە هەر بەسلگە لایەنێت سیاسی دانوستاندنە بکەین بەلکو هەکەم بزانبین بەرژەوەندیên وڵات و ملەتێمە الکیرێنە ئەلگەلکی لاینە ئەم ئەلگەل دانوستاندنە بکەین و ئەف دیالۆکە و ئەم مەمەبەستە ئانژی مە دانوستاندنت ناوخۆدا سەرکردین و مەکریە بەشەکەش بەرنامە خۆی سیاسی
مەبەستە شوێ دیالۆکێ ئەوە بەڵکو ئەلگەلک وەختە پێدویت بکات ئەمەلگەل ڕێکخراوێن جوواکە مەدەنیژی ڕێکخراوێن کۆمەلگەها مەدەنیژی پاخبین و ئەڤە ئەلگەل سندیکایە مەبەستژێ ئەوە مەبەست نەقاباتە و ئەلگەل گەلک لاینێن جوواکی و یەن سیاسی کو ئەم دانوستاندنێ بکەین ئەو ئەوی پرینسیپی ئاژی و ئەوێ باوریە کو ئەدوی بەرنامێ سیاسیە یەکێتیدا وەکرد کو ئەم لە زێ بکەین ئاژی هەند وەربگرین دانوستاندنە ئەلگەل بزوتنەوە گوڕان و بگەهینە ئەنجامێ پێکینانە هەفپەیمانیەکە نیشتیمانی و وەکو من کریە بەحەس ئەو هەفپەیمانیە کە ئەدویە هات باکردن ئەت بەرژەوەندیە ملەت تێمەدایەت بەرژەوەندیە هەرێما کوردستانێدایەت بەرژەوەندیە وڵات تێمەدایە هەفپەیمانیە دەرەجە ئێک پلائێکی دێ چەندت بەرژەوەندیە خەلکی سلێمانی دابیت پاشی بۆ گشت خەلکی دیە هەرێما کوردستانی بێگومان واقعەکێ هەی بەسپا دەرەجە ئێک یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوە گوڕان ما تفکیر البەرژەوەندیە نیشتیمانیت کرین ما ئەف هەفپەیمانیە بۆ مە هەفپەیمانیە کە پێنگاوەکە بەر و پرۆژەکی نیشتیمانی یە مەزن هەرێما کوردستانێ و بێگومان بحکمێ بزوتنەوە گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەڤەرە سلێمانیە و بێگومان بۆ وێ خەلکێ ژیە باشەوە وەکو مکریە بەحەس ئەو نینە کوتە بێژی هەرتنێ ئەف هەفپەیمانیە بۆ وێکێ بچاوە خزمەتە پارێزگەها سلێمانیە بکات نەخێر ئەف هەفپەیمانیە خزمەتە پارێزگەها دهۆکێت کات خزمەتە پارێزگەها سلێمانیت کات یا هەولێرێت کات و هەمی هەرێما کوردستانی و قوارێ هەرێما کوردستانی و دەلیلجی بۆ وێکێ ئەڤە دید و بۆ چۆنێت ماو بزوتنەوە گۆڕان بوون بۆ نمونە ئەلزاخۆ شۆڕکردنا دەسەڵاتی و ئیدارە سربەخۆیە زاخۆ ئەڤە پرۆژێ مە و بزوتنەوە گۆڕان بوو و ئەدوان بەری چەندەکەشدا هاتە بڕیار هاتەدان دەڤەرە زاخۆ بوو بۆ ئیدارەکە سربەخۆ و خۆ زاخۆ سلێمانی نەبووە زاخۆ سلێمانی نەبوو بەلێ زاخۆ باجێڕەکەش باجێڕێن وڵات تێمەیە مە دەڤەرە زاخۆ دەڤەرە بادینان مەگەلە خۆش دوێت مە خەلکێ بادینان خەلکێ وێ دەڤەرێ مەگەلەک خۆشت دوێت و ئەم بەشەکینش وێ دەڤەرێ و ئەف دەڤەرەژی دەڤەرە بادینان تایبەت هەردوو پارێزگەهێت دهۆک و میسل دو پارێزگەهن بەشێکی گرنگنش بەرنامێمەیە سیاسی و ئەسێویت کەم ئەم بشین و بێگومانژیت بەرنامێ مەدایە کوڤان هەردوو پارێزگەها وان هەردوو پارێزگەهاژی وەکو پارێزگەهێدی بکەینە بەشێکی گرنگ ئەش بەرنامێ خۆی سیاسی جەنابێتە شێت بێژیت ئێکەتی ئەلدهوک و پارێزگەها نەینەوە نەمێوانە بەلکو خۆدانەوی جهیە نەممکنە ئەvە هیچ ڕەنگەکی نائێتە قبیلکردن ئەم بەشەکین هەردوو پارێزگەها هەردوو پارێزگە بەشێکی گرنگنش بەرنامێمەیە سیاسی و مێژووە مەژی شاهدە بۆ هەندێ سەروەریەتمە بەرگریەتمەش مافێ مافێت وێ دەڤەرێ و ژێ دەڤەرێ و وەکو بۆمە هیچ فەرقەک نینە ئەتنیڤەکە پارێزگەها دهۆکێ و پارێزگەها سلێمانیەدا و ئەت پارێزگەها هەولێرێ و سلێمانیانژی هەولێر و بەشێ هەرێما کوردستانی ئاژی بەشێ کوردستانی پارێزگەها مووسل و بەڵکو پارێزگەها میسل شێوەیەکی گشتیژی ئەم تەماشەی وانکەیان پارێزگەهێ دژیان هەرێما کوردستانی وەکو مرۆڤ وەکو بەشێکش عێراقی وەکو هاوڵاتیەت عێراقی مە تێڕوانینە کە گەلەکە ممکنە جودا هەبێت ینی هەندێک تێڕوانی نێندی ئەو دید و بۆ چۆنێکمایەت وسانە و ما گوماژی تێدانینە ینی مە چ جارە مە تەماشەی هەرێما کوردستانی تنێ نەکریە وەکو قوارێ هەرێما کوردستانی ئەژی وەکو بەرنامەکی سیاسی داخراو نەخێر بۆ مە وەکو کورد نەک هەریەکێتی بەلکو لاینێ دیێن سیاسیژی ئەم تەماشەی کێشێن
پارێزگە هێندژی بکەین چارچێوەیەکی مرۆڤیدا و مە پێخۆشە لوان دەڤەراژی کێشە نەبێن خەدەمات لوان دەڤەرا هەبێن لوان پارێزگە هەبێن و ئەسێویت کەم ئەم هەمیژی ئەم هەمی لاینێت سیاسی یەت کوردستانی و یەت عێراقیژی ئەم هەمیژی مەلێک تێگەهشتنێت باش هەبێن و چارچەوێ دستوری عێراقیدا ئەم بشین مواطن محورێ بیرکردنا مەبێت محورێ کارێ مەبێت استراتیژیەتە مەبێت خزمەتە مواطنی ئەو گەلە گرنگ درست مامۆستا ئەم دێ چینەف بەرەف ڕۆژنامەوانە و هەرێکی شوانە پرسیارەکەیە ئەم دێ شەواڵە هێژە دەست بکەین هەکە جەنابێتە کاکەمین گەلێک سپاس بێتە بخێراتی ئەس هاتی سای مەش کەناڵە گەلی کوردستان من دوو پرسیار هەنە پرسیارا من ئێکی ئەوە ئێکەتیان نیشتیمانیا کوردستانی لێک تێگەهشتنەک گەل لانێت مەیت سیاسی بتایبەتژی یەت ئیسلامی هەیە ئەف لێک تێگەهشتنە هەنێ دێ چ گرنگی خوا هەبیتن و مەرەمژێ چییە پرسیارا من یا دوێ ئەوە ئەف دەنگدانت بژین حزبێت بچیک بچی بژین دەنگدان بە حزبێت بچیک واتە دەنگدان بە پارتی مەرەمژێ چییە و بچە ئەف گوتنە هەنێ تێتە گوتن ئەو لێک تێگەهشتنێن مەهین ئەلگەل لاینێن سیاسی بەلکول گەلاینێن سیاسی بتنێنینن ئەف یاسایە هەلبژاردنە وە کرک و ئەم لێک تێگەهشتنە ئەلگەل ئێک و دوو بکەین وا بە تشتێکی ڕەوایە تەحالفاتێن لێک تێگەهشتنێن ئەتیفاقیاتێن ئەڤە ئێکش پرەنسیپێن سیاستێنە ئاژی ئێکش پرەنسیپێن دیموکراتیە تێنەژی تەحالفات تشتێکی گەلە گەلێکی ڕەوایە مەترسینینن ئەلسەر هیچ لاینێکی سیاسی بەلکو تشتێکی ڕەوانە چارچێوێ ئەڤێ یاسایە هەلبژاردنادا و ئەو لێک تێگەهشتن یەتماین ئەمێت پابندین و هەندێک لێک تێگەهشتن لەگەل هەندێک لاینێ دژیت کرین و مەوە کریە مە هەمی مەبەستشوان لێک تێگەهشتناژی ئەو بووە کولاینێن بچووک محروم نەبن شمافێت خۆ بەلکول هەندێک جیها ممکنە دەنگێتوان بنە سڵتن ئانێ وەکو پێدوی دەنگ تێرا کورسیەکێ نەبن و شوی منتەڵقی مە هەمی محاولەکردن و ئەمت هاریکار بین بێ چەندێدا و ئەم پرۆسسێ سیاسی ئان بەشداریە سیاسی یا لاینێن سیاسی دەوڵەمەندکەین ئەڤە بوو مەبەستژێ ئەو مەسەلا نزانم بەشەکەش بەسیارە تەژی ئەوە کو لاینێن بچوو کەواتە پارتی پراستی ئەس تێنەگەهشتم باوەڕ ناکەم هیچ شتێکی وسا هەبێت برادرێن پارتی دیموکراتی کوردستان و لاینێن دیێن سیاسیژی هەر هەمیە بەرنامێ خۆی هەین و ممکنەژی ڕێکەفتن و لێک تێگەهشتن و اتفاقیاتێت خۆیت هەبن ئەم ڕەوایەتی بویەکێژی دەین و چاوەمە ئەو ڕەوایەتی کارێ خۆدایە لێک تێگەهشتن و ڕێکەفتنێت خۆدایە ئەو ژێت ئازادن ئەم ژێت ئازادین ئەو ژێت ئازادن یا گەلەکە گرنگ ئەوە چارچێوێ یاسایە هەڵبژاردننادا بێت و خزمەتە ملەتێ مە بکات خزمەتە هەرێما کوردستانی بکات خزمەتە دەنگدەری بکات خزمەتە خەلکێ مە بکات زۆر گەرنگە ئەم دێ هەواڵی دیڤدەوەرگین هەکە فەرمووی دەست بگە خێراتنا کاکەمینیت کەم کاکەمین مەتین محەممەدم دەستگەی میدیای بادینان من دوو پرسیار هەنە ئێکەتی نیشتیمانی کوردستان گەلە دوورشم هەنە مینا سەقامگیری و ئێکرێزی و حتا دوماهێکێ ئایا ئێکەتی نیشتیمانی چەند کار بکات حتا درشمە بنەڕاستی ئەوێک پرسیارە دوێژی گرنگیا ناوچەند دەرڤێ ئیدارە هەرێما کوردستانی تایبەت دەشتانەینەوە و ئەو دەڤەرن ڤەقەتیای ئایا ئەف ناوچە چەند گرنگن بۆ ئێکەتی نیشتیمانی کوردستان ئەو دوو پرسیارمە سەبارەت پرسیارە ئێکێ بێگومان سەقامگیری ئەمن و ئاسایش ئێکش ئارمانجێت مێت سەرەکیە و ئەو دانوستاندنێت مەکرینن سەر مەفهومێ ئەمن و ئاسایشێ مەبەستژێ ئەو نینە هەر هەرێما کوردستانی بەلکو بۆ مەگەلەکە گرینگە ئەم هەمیشیانێت خۆ بکاربینین ئەمن و ئاسایش هەمی عێراقی هەبێت و عێراقەکە سەقامگیر خزمەتە هەرێما کوردستانیژی دیکات خزمەتە یا هاوڵاتیە یە عێراقی دێکات و هەرێما کوردستانیژی و ئەڤە ئێکش تەوەرێن سەرەکیەن کارێمەیە و وەکو بەرینۆکەژی سەرۆک مام جەلال البەغدا و فراکسیۆنێ تێکەتی و هەمیشیانێت خۆمێت بکار ئیناین و عێراقەکە سەقامگیر خزمەتە
مە هەرهەمیات کە تۆ تایبەت هەرێما کوردستانیژی و بۆ نۆکەژی ئێکش تەوەرێن سەرەکیên بەرنامەیە سیاسی بۆ بەغدا دێ ئەو سەقامگیریە بێت سەبارەت پرسیارە دوێژی دەڤەرێن ئاژی تە بەحسێ پارێزگەها میسل کرد دەشتانەینەوە بۆمە هەر ئەو نینە ینی کەرکک باجێڕێکی پارێزگەهەکە گەلەکە مهمە پارێزگەها میسل پارێزگەهەکە گەلەکە مهمە هەرش خانەقین بگرە هەتا کووت بگە هیە شنگارێ ئەڤە هەمی دەڤەرێت گەلەکێت مهمن و مەگەل لە گەلەکە احتیمام ژێت وەرگرتین و نێزیک ڤەژی ئەمێ چاودێری ئەوان پێشهاتاتکەین و مەگەلێک پێخۆشە کورد گەلە کورسیال وێرێ بینن هەمی ئەو کورسیت و تێنە تەقدیرکردن دەڤەرێن کووردا بۆ کووردا بن کورتوان دەنگا بینن و ما وەکو ئەش برادرێت مەیت بسپۆرت بوارێ هەڵمەتا هەڵبژاردننادا و هەڵبژاردننادا تێگەهشتیم بەرنامێمە ئەوە و ڕێنمایەتمە ئەون بۆ دەنگدەرێتمە کو ئەلوان دەڤەرە ئەم هەمی محاولا بکەین کاندیدێت ئێکەتی دەرکەون بەس هەکە مەل بازنەکی ئەلبازنێکی کاندید مە تێرە کاندیدێکیان تێرە کورسیەکێ مە دەنگ نەبن ئەوی وەختی بۆمە ئەولەویەت بۆ کاندیدێ کووردە ئاژی پێکهاتێت کو ئەش واقعێ هەرێما کوردستانی و هەرێما کوردستانی و سیاسەتە هەرێما کوردستانی تێدگەهن ئەڤە ڕێنمایەتمانە بۆ خەڵکێمە زۆر گرنگە ئەم دێ هەواڵاکی دیوەرگی فەرمۆ بەڵێ زۆر سپاس بووتە مامۆستا نژار محەممەدەمش دەستگایە میدیایە کورسا میژی دوو پرسیار هەنە پرسیارە جوانە ئایا ئەف هەفپەیمانیە کوردستانیات ناوبەرە یەکەتیە نیشتیمانیە کوردستانê û ev bi zavagoran da henî dijî layenekî siyasiye yan jî ji bo yekê rêziya Kurdayek û li Bexda bin çunke rengên û kendek layenên siyasî hebin henî wê hezirê bikin ku belê ev hevpeymaniya hatiye kirin dijî wan layenê siyasî bin. Pisyara duyê jî dumahîkê lêdwana Cemîl Bayek wasa xuya kiriye ku pêdiviya her kesek biçite ser sindoqê dengdanê û dengê xwe bide taybetî jî dengê xwe bidete îketiya Niştimaniya Kurdistanê û hevpeymaniya Kurdistanê hîn evê lêdwana wan çapê naser سەبارەت ئەvê hevpeymaniye me gelek carî meya kiriye behes et peyamêt xwe و lêdwan û belaغێت hevbeşێt nîveka me û bizûtnewa goran me gelek carî te'kîdil hendeya kirî armanca serekî ji vê hevpeymaniyê êkrêziya milletê Kurd e û ev hevpeymane ev hevpeymaniye her bo hindê nîne ku li Bexda em ê êkrêz bî me bo çoneke hey و em dê kar jî li ser hindêkeyn ku ev hevpeymaniye êkrêziyeka baştir li Herêma Kurdistanê jî pêk bînin li ser vê karkirîn em ê amadeyne dêt amade bîn piştîvan helbijardina jî li ser astê Bexdayê li gelayînê dijî paxivîn berî biçîne Bexda ev hevpeymaniye her bo hindê nîne ekser piştî helbijardina û rageyandina encamên helbijardina vê hevpeymaniyê ve biçîne Bexda belkû dê hemî mihewla jî keyn li gelayînê dî jî bideyn û bistînîn we rêk bikevîn ke bernamekî êkgirtî êkrêzî li Bexda kar bikeyn و eve armanca êk ji armancên vê hevpeymaniyê lêdwana Cemîl Bayêqî jî rastî min hindek jê min dît ez nizanim ka min gelek bo min gelek pî rengî nebû ku tu bêjî wisaya Rom bû me best wî jê çibûye tiştekî gelekî tebîîye welatên dorûber partiyên siyasî rêxrawên siyasiyê ku muhtem van helbijardina Herêma Kurdistanê pêşatên Herêma Kurdistanê ewan jî dîd û bo çon û berjewendiyên xwe hebin و wan pê baş bi kîlayên yê serkeftî bêt an jî piştevaniya kîlayînî bikin ez nizanim durist me bestê wî jê çi bûye ku dengder an jî ewkî xelkin dengê xwe bidene yekêtî an nedene yekêtî bes ev jî pa tiştekî gelekî ê rewaye noket vê siyaseta vî serdemî de çunke li hindek welata jî wextê prosê helbijardina an helbijardin têne pêş li hindek welatê dî
دیدو بۆ چۆنێت جودا جودایەت هەین بەرژەوەندیان جودا جودایەت هەین و توێرێژیدا وڵاتێکیدا بنە دوڕەئی ئەلسەر ئاژیت بنە سێ ڕەئی ئەلسەر وڵاتێکی دی لەسەر هەلبژاردن و پارتێن ئاژی قوارێن سیاسیت کوون بەشدار فبدیتنا من هەر ئەوە کو یا مکریە بەحس بۆ ما ئەم تەرکیزی سەرکارێ خۆتکەین وەکو یەکێتی مە بەرنامێ خۆی هەی ئەم هەمی شیانێت خۆدێ کار ئینین کو تەرکیزیل سەر دەنگدەرێت خۆ بکەین سەر لایەنگرێت خۆ بکەین و دەنگدەرێ بێلایەن بکەین کۆم بشین وان قانعکەین ئەو دەنگێت خۆ بدەنە کاندیدێتنا بەێ بینەرێن بەڕێز پشتی vê navberê dê dîbeyta me ya taybet ya berdewam bîtin gel mamosta Emîn Babeşêx endamê Mekteba Siyasiya Yeketiya Niştimaniya Kurdistanê bînerên me bin. Vegerrevneve bû temamiya dîbeyta xwe gel mamostayê zor berês mamosta Emîn Babeşêx endamê Mekteba Siyasiya Yeketî Niştimanî Kurdistan û peyvdarê Mekteba Siyasiya Yeketî Niştimanî Kurdistan. Hevalo biradera pisyar hebûn em diçîne hevalekê dî. Belê mamosta tu gelek xêratî ez vegernehêlî me ji radyoya Badînan. Em biçîne babetê tezwîrê yanî temî helbijartina dat û berê xwe bideye tezwîr ev duristî rekê nadet ku rêja durist ya dengderan ew bejdar bû helbijartinan da bête diyar kirin. Nimûne em bêjin helbijartinên derbasbûyî da li parêzgeha Dogeb taybetî xelk gelek kêm çûbû dengdanê. Lê rêja hatiye ragihandin bû xelkekî ya dengan gelek zêdetir bû ji wê rêjê ya bejdar bûn. Erê helbijartin bîte pîver ku salê sed layanê serkeftî diyar biketeve yan jî dengderê direst yê hizbê diyar biketeve. Ev pisyarek. Pisyara duê lîsta Peymanî Kurdistan taybetî jî Yeketiya Niştimaniya Kurdistanê ta çira de erşêt bibîte kilîlek bû vekirina ewî dergehê heyî ev riketina ber herîma Bedayê da. تزوير مبدئيا وأمل قالنيني وتزوير وكو مفهوم كاركي نياسائية وما بيخوشنينا تشبواري جياني يت إداري وسياسي هالبجاردنا جدا تزوير بيتا كرين ادفيت بديتنا ما مقالك جاري يعني مقالك جاري امل السرفي چندي آخوين وبتايبت نافندين راقه هندنه دا بابت تزويري قالك هاتيه پیش قالك تيتا بحث كرن هكاز بيجمع هوا العراقي تزوير نهاتيه كرنا ونينا تزوير تيتا كرن وادفيت ام يتواقعي بين وقتهم سحت كين واقع عراقي وجيانا سياسية عراقي هيزين تشقدار برزقريكين كل عراقي هاي نبونا سقام جيرية العراقي أفهمي واتكنكو تنشي بيجي تزوير نبويا جبو هالبجاردنا كتندرست يعني بروسكي هالبجاردنا يسركفتي ويتندرست مجموعة كبيفرة هي چند پیوەرێکێت هەی ئەلهەمی دەڤەرێن عێراقی ئەو پیڤەر نینن بۆشاییەک گەلێک جیایە هەی ئێکشوان پیڤەرە ئەمن و ئاسایشە ئەمن و ئاسایش وەکو پێدوی ئەلگەلێک جیهانینە ئەلگەلێک پارێزگەها ئانژیل گەلێک بازنێن دەنگدانێ ئانژیل دەوائیرا بەرینۆکە ممکنە گروپێن سیاسی يد بالا دست بن وهتاكو تبقى كرينو فروتنا اوان مروفيت كل وان درا الوان دائرة انجيلوان الادارة دانا بازنو دوائرة هالبجاردنا كارتكن افهمية يا روداي العراقي ام خوكو يكيتين اجتماعي كردستاني ام القل تزويرينين وام تزويري ريغرياك مظن البروسي ديمقراطي ديمقراطية تدبيني وأم هيفيت كين تزوير نهي تكرن هيفيا كباجيا هي والجور اف سيستمي نوكا في جاري بو الجور في ياسايا هالبجاردنا والجور امكانيات انجي اليات يت دندانه
ئەجهیزێت وسایەت باش یەت هاتینە دابینکرێن و احتیمامەکە باش و چاودێریە نێودەوڵەتی بن چاودێریە متحیدەدا و اتحاد ئەوروپی و ممکنە گەلک دەولەتێ دژی بەشدار ببن پراستی هەتان و کە من نەزانیە کە چەند دەولەتێ دژی بەشدارکردنە بەس ئەزی ئاگدار متحیدە گەلک بجدیەف مەسەلەیە وەرگرتی و گەلک بجدیژی یا هاتیە پێش شەریکەکە ئەڵمانی هەتان و کەژی ئەو شەریکە ئەڵمانیە معتەبەر و معتەرەفە دووەلیەن اتحاد ئەوروپی دێ چاودێریە وی پرۆسی کات و ڕێکخراوێن دیێن نێودەوڵەتی دێ چاودێریە وی پرۆسی کرد و ئەسهیوید کەمژی کو تەزویر پرێکێن یاسایی و وەلێ بێت هاوڵاتی و دەنگدەر و هاوڵاتیە وی وڵاتی ئەو بخۆ ڕێگریە ئەلوی پرۆسی بکات ژبەر تەزویر مەترسیەکە ئەلسەر پرۆسێ وەکو مبکریە بە حسەر پرۆسێ دیموکراسی و دیموکراتیەتەژی ژیانە مەڕێک تێخت دیموکراتیەتە ژیانە سیاسی وڵات تێمە ژیانە سیاسی ژیانە ئیداری خۆشت کرد فە ئەو دەوێت ئەم مەترسیەت یەدوێت تەزویرێ بزانە بین دەوێت تەزویر وەلێ بێت هێدی وی وڵاتی العێراقێک و پرێکێن یاسایی پرێکێن تەکنەلۆجی هەمی ڕێکە ڕێک لێ بێتە گرتن و ڕێکە کە دژیا هەی هوشیاریە یا ناوەندێن سیاسی و هوشیاریە هاوڵاتیە وی وڵاتی دەوێت وە بکەن کو ئەvê دیاردێ دیاردەکە نێ جوان ببینن و نێتەکردن پرسیارە دوێژی ئەف پەیمانیە و ببتە پردەك ئاژی ببتە دەرگەهەك ببتە کلیلێک بۆ بەکردنا گەلک دەرگەها ئەتنیڤەکە هەرێما کوردستانی و بەغدادا بێگومان ئەوژی پاڵدەرێک بووە وەفەف پەیمانیە بێتە پێکینان و بێگومانژی بەرینۆکەژی مایەکریە بە حەسمە وەکو یەکێتی و بەغدا ئێکش مەحوەرێت سەرەکیت یەکێتی نیشتیمانی کوردستانیە و هەرێما کوردستانێژی بۆ دانوستاندنە و بۆ داکۆکیکردن سەر مافێ هەرێما کوردستانی ئۆستان دێ هەواڵێکی دیوەرگرین کاکە شێخ سپاس سیدی ئەمین بابە شێخ ji bo rexsandina vê zemînê û durustkirina vê dîbeytê ez etna nakrehî dengê gelê Kurdistan dengê badînan akirê ji gerwama rast e gengeşeka pir germ li ser prosa hilbijartinê hate kirin min divêt ez du pirsyareş arasteyî cana te bikim êkî ji wan pirsa ew bî li ser qonaxa niha ku em di nava hewa bangêşa hilbijartina dayne û pirsyara duê jî ya girêdayî bît li piştî qonaxa hilbijartina çi bête kirin diyar e xervebûnê êketiya Niştimaniya Kurdistanê da xîlalê heyama durustbûna van mîtîngên êketî durust diket peyameka arastekirî yan peyamekê balav diket ku ew jî hevsengiya hêzê ye ev hevsengiya hêzê çend ya giring e ji bo qada siyasiya Başûrê Kurdistanê bi sifrê teve ya dîtir yaş hemî giringtir nuke diyar e hilbijartin nuke ji bo partên siyasî gelek giring e çünkü nuke vê qonaxê de ne piştî vê qonaxê da girêdana gengeşê gel Bexda ew ji geleka giring e ji bo dûza gelê Kurd giringî yan giringiya piştî hilbijartinan divêt êketî çi biketin digel hemî layinên diyên Kurdî berî bişte Bexdayê ev pirsel ew heger pirsereka dîke jî bikem kak bil giringiya êketiyê li Bexda çi ye çünkü hindek layan hene li Bexda xwedan kursiyene jî û xwe wekû mustema li Bexda xwe bînin anku bi tenê di şnêwêrê mizayîda de dikin û bikomkirina paraya spas ev hevsengiya tête behezkirin an em bixۆjî dikeyne behez piştî hindek gorankariyet hatîne pêş sala 2009 û damezrandina bizûtnewey goran و sala 2018 jî pêkînana hevpeymaniya niştîmanî em rastûxwan pê hesyayin ku hevsengî Herêma Kurdistanê nema و
خۆڤە ڕاستیەک بوو ممکنێت هەندێک بوارەدا بوارێ سەربازیدا بوارێ جوغرافیدا و هەفسەنگیە هەبوو بەس بۆ نمونە پەرلەمانی ئاژیل هەندێکدا و دەستگای دیل هەندێک بوارێدی ئەو هەفسەنگیە نەما ئارمانجا مەنۆکە ئەوە ئەو هەفسەنگیە جارەکەدی درست بێت و هەمیشیانێت خۆ دێ بکارئینین ئەو هەفسەنگیە درست بێت چونکە ئەو هەفسەنگیە گەلە خزمەتە قوارێ هەرێما کوردستانێت کرد گەلە خزمەتە ملەتێ کوردت کرد ئەو هەفسەنگیە بتە پاڵدەرێکی ئەساسی بۆ دانوستاندنە ئەلگەل بەغدا و بۆ دیبلۆماسیەتەکە باشل دنیاە و بۆ چارەسەرکردنا کێشێن دەڤەرێ و بەشداریکردنەکە پێز کێشێن دەڤەرێدا و تشتێکی گەلێکی ڕەوایە مەسەلا هەفسەنگیە ومە نەک هەر هەفسەنگیژی بەڵکو ئەو ژیە ڕەوایە مە ئەو تموحە هەبێت ئەم بیرل هەندێ بکەین کوش هەفسەنگێژی دەرباز بین ئایندێکی نێزیکدا ئەوە هەمی شتێت ڕەوانە و ئەم جدیژی بۆ هەندێ دێکارکەین ئەوە ئارمانجێتمەنە و طموحە سیاسی و طموح بۆ ڤان ئارمانجات هەمی طموحێت هەفسەنگیژی و زێرەترش هەفسەنگێژی طموحەکە ڕەوایە ئەمستا بەسێ پەرۆسا پشتی ئەو قۆناغا پشتی هەلبژاردنە بێگومان وەکو من بەری نۆکەژی مکرە بەحەس ئەم دێ هەمی محاولاکەین کو لاینێن سیاسیەن هەرێما کوردستانی ئەم یەت ئێک ڕێز بینە البەغدا و ئەم یە هیڤینەژی و هەتا حەدێکی باشی ئەم یەت متەفائلین کو دێت ئێک ڕێز بینە لوێرێ و ئەو ئێک ڕێزیەژی ئەو نینە وەختێ سیاسیەکش ڤیلاینی یانشلاینێ هەنێ لێدوانەکێت دەت نەگونجێت ئەلگەل سیاسەتە ڤیلاینی ئان پارتیا هەنێ معناوێ ئەو نینە ئەو ئێک ڕێزیە تێک چووە نەخێر ئەو ئێک ڕێزیە تشتێت ئەساسیەت هەین خاڵێت ئەساسیەت هەین مەبادێت ئەساسیەت هەین یەت نوێنەرایەتیکردنا ملەتێ کورد و هەرێما کوردستانی البەغدا ئەو یەت ئەساسین هەلسەر تشتێت ئەساسی ئەلسەر خاڵێت ئەساسی و ئەلسەر پرینسیپێت ئەساسی یەت هەبوونا ملەتێ کورد ئانژی قەوارە هەرێما کوردستانی البەغدا ئەم دێت ڕێک بین ئەم دێ هەممی محاولاکەین و ئەمێت ئێک ڕێز بین و ئەوێ ئێک ڕێزیێژی پێشانی ینی نیشا مەدا ئەدڤان دو ساڵێت چۆیدا تایبەتجی پشتی قەیرانە دارایی هاتیە پێش و قەیرانە موچە و شایستێت داراییە ترێمێ هاتینە پێش ئەو قەیرانەکە گەلەکە دژوار بوو قۆناغەکە گەلەکە دژوار بوو و ئەوێ ئێک ڕێزیێ و شاندێ حکوومەتە هەرێما کوردستانی سەرۆکاتیا جێگرێ سەرۆکی حکوومەتێ ئەو نیشامەداک و پێدڤە مە پوێ ئێک ڕێزیە ئەو ئێک ڕێزیە بەرسڤە گەلک پرسیارایە ئەو ئێک ڕێزیە حلە مە چوت چارێ دژینینە دوێت البەغدا یەت ئێک ڕێز بین و هیچ مبەرڕێک ژینینە کو ئەمێت ئێک ڕێز نەبین وەس یە متەفائلم کو ئەمێت ئێک ڕێز بین تەمادەم دەوامستا پرسیار هەندێک بکات و هەندێک هێزولان بێگاڤێل بەغدا تنێ وەکو مستەمەعەت ڕوونشتینە هۆڵا پارلەمانی لێ گرنگیە ئێکەتیەت vێرێدا چ بووە چونکو ئێکەتیە هەر دەستپێکا و خودێژە ڕازی جەنابێ مام جەلال بیە سەر و کومار ڕەوشە هەرێما کوردستانی هاتە گۆڕین بەرەف باشتر بە و دوێ دیمایشدا مەدید و هەوڵێن کا قۆبە تاالبانی چ بوون بۆ چەسپاندنە ماف و ئیمتیازاتێت هەرێما کوردستانی وەکو موچە وەکو بوجە ئەو لاینێن کو وسط والقەلەمداین ئانژی تێنال قەلەمدان لاینێن بچووکن ئەم کورسیەکە هەی دوو کورسیەت هەین بۆ مەجیێ ڕێزێنە ئەم هیچ کەسێکی بچووک نابینی گرنگ ئەت سیاسەتێدا وەت نوێنەراتیکردنە ملەتادا کەواتە ئەندامێن پەرلەمانی کە نوێنەراتیا خەڵکێتکەن هەکە ئێک کورسیژی بێت و کەسێکی سەر بخۆژی بێت و دوو کورسیژی هەبن بۆ مەجیهێ ڕێزێنە و ئەمێت ئامادەینە لەگەڵوانژی بدەین و بستێنین دیالۆکێ بکەین و شێک و دوو تێبگەهین ئەم چجارە ئەت سیاسەتێدا و ئەت کارێ خۆدا ئەم تەماشەی هەندێ ناکەین کێ چەند کورسی هەینە کێ چەند کورسی نینە ئەم تەماشەی بەرهەمێ یێ ئەوی
پەرلەمانتاری دکەین ئەوان دوو کورسیات دکەین ئانژی ئەوێ لەستێت دکەین بۆمە وەکو نۆکەژی مکریە بەحەز هەمیژی جهێ ڕێزێنە و ئەمێت ئامادەینە لەگەڵ هەر هەمیاژی بدەین و بستینین و بەرژەوەندی و بەرژەوەندیەن ملە تێمە ئانژی چارە نویسێ قوارە هەرێما کوردستانێ و وسات خوازن کۆمەلگەل هەر هەمیا بدەین و بستینین بۆمە ئەم تەماشای هەندێ ناکەین کیلاین بەتر کورسی هەینە کێنینت سیاسەتێدا هیچ شتێکی وسانینە ئەو یا گەلەکە گرنگ ئەوە کو ئەم شێک و دە تێبگەهین و گەلک جاریژی ئەو دەنگە ئەو کورسیە ئەو پەرلەمانتارە دەورێکی ئەساسی دەبینێت و نەممکنەژی ئەم هیچ کەسێکیژی بچوو ببینین گرانژی تەماشەی حەجمێوی بکەین بەلکو ئەم تەماشەی کارێوی بکەین تەماشەی بۆ چۆنێت وی بکەین ئەم دێ هەواڵێکی دیوەرگین کاک بەیار ولی سپاس بۆ وێ دەرفەتێ سپاسێتت دەکەین تا دەرفەتە دوای مامۆم سەبسیۆنم دوو پرسیارێت هەین پرسیارێکی ئەوە چەندان گرنگە هەر لایەنێکی سیاسی ئەو بەربژێرە بێت کە تا بەغدا بۆ پەرلەمانی عێراقێ خۆدان کەفاەت بیت کەسایەتیەکە پێز بیت بەگراوندێکی ڕاشنبیری هەبیت یە هایدار بیت سەر هەر کارێکێ یان هەر لجنەکە ناوە پەرلەمانی عێراقیدا هەرچی نەبیت بەگراوند هەبیتن و بشێتم بەراوانی بکات ئەوانکو هەلبژارتنا کاندیدی ئەو کەسێت بیتە نوێنەر چەندا گرنگە بەغدا ئەکەتی چەند گرنگی وی بابەتی دایە بسیار دوێ ئەوە ئەف شەرەنها یە ڕاگەهاندنێ پەیداکردنا وێ فازایە دیدناتە چەندا گرنگ بوو میکانیزمێک بەهات بەدانان ئەرێ ئاراستەکردیە یان نە ینی لایەنێ سیاسی ئاراستەکەن یان نە ینی بەرنامە تێتەکردن یان ژی هەمە عەشوائیە ئەنکو بەرەڵایە تێتەکردن ببۆرە پرسیارە دوێ ئەس تێ نەگەهشتم من ئەو شەڕێ ڕاگەهاندنێ یەچێ ئەلکیرێ سوشیالێ و توڕێ کومەڵات بەێ بۆ پرسیارە ئێکێ گەلەک یە گرینگە نەک هەر یەکێتی هەمی لاینێن سیاسی ئانژی حتا کەسێن سەر بخۆ دەستنیشانە خەڵکێ کەساتیت خوددان شیام بکەن بۆ پەرلەمانی کەساتیت خوددان شیان ببنە کاندید و کەساتیان کو بشێن نوێنەراتیە بەرژەوەندیان ئەوی وڵاتی بکەن خۆ کاندید بکەن و ئەف پێڤەرێت کو هاتی نەدانان عێراقی گۆرڤێ یاسایە هەندێک پێڤەرن ممکنە کۆمسیۆنێ ئانژی پەرلەمانی عێراقی سەر ئەساسێ واقعێ کۆمەڵایەتی و ڕۆشنبیریە عێراقی ئەف پێوەر نەدانا بن و بۆ من گەلێکم زەحمەتە پێشوەخت ئەسنوکە بێژم کاندیدێن فلان لایی ئش کاندیدێ دی لاواسترن ئان پێسترن ئەف کاندید یە زیرەکە ئەف کاندید دێنەیە زیرەک بێت ئەس هیویت کەم هەمی بشێن ئەب تایبەت کاندیدێن لاینێن سیاسی هەرێما کوردستانێ بشێن سەر بناغەکی نیشتیمانی و مرۆڤی نوێنەراتیە خەڵکی هەرێما کوردستانێ بکەن و بەرنامەکی ئێگرتی و پێکرێزی نوێنەراتیە هەرێما کوردستانێ بکەن ئەوە ئەرکەکە خەڵک هەمی چاوەڕێی ئەوی ئەرکیە خەڵک وەختێت چت دەنگێ خۆت دەنگدان بریتیە ئەش نوێنەراتیەکە یا مباشر و غێر مباشر ئەوە کە ئەف خەڵکە چەند ئەلوێرێ نوێنەراتیە وی خەڵکی دکەن ئەو نینە بچن نوێنەراتیە دید و بۆ چۆنێت خۆبتنێ بکەن ئانژی بەرژەوەندیت خۆیت شخصی ئەسیویت کەم هەمی نوێنەر ئانژی هەمی کاندید ئەلوی ئاستی بێن پوی ئاراستەی کار بکەن کو نوێنەراتیە خەڵکێ بکەن نسبەت ما وەکو یەکێتی ما لیجانێت تایبەت هەبوون ئەب دەست نیشانکردنا کاندیدا و ئەزل وێ باورێمە ئەس هەرچەندە هەمیانە نیاسم بەس ئەبێت ئەس نیاسم هەمی کاندیدێت زیرەکەن یەت خۆدان شیانن جێ متمانێنە و ئەسیویت کەم دەنگدەر پشتەوانیا کاندیدێت ما بکەن پرسیارە دوێژی ئەو مەسەلە سۆشیال و ئانژی ڕۆشنبیریە سۆشیال میدیا یاکو پەیدا بووی پڕاستی ئەڤە بوارەکە گەلێکێ معقەدە بوارەکە گەلێکێ بەرفرەها
ئەس نزانم ژیل کیرێ چ تێدە کەس نەشێت کۆنتترۆلا وی بواری بکەتە تایبەت وڵاتێمە ئەش بەر هەتانۆکە چ یاسایەت وسا نەهاتینە دانانە چ یاسایەت وسانینن کو سنوورە بۆ وی بواری دانێت هەتا کیرێ ڕۆژنامەنویسی ئان هەتا کیرێ مرۆڤێ سیاسی ئان هەتا کیرێ مرۆڤێ ئازاد کادێ چ نویسە دێ چ بێژێتە پراستژی هەتانۆکە تشتێکی وسا ئەلوی وڵاتی نینە ئەم یا ئەم تێدگەهین ینی بەداخەوە کە نینە یا ئەم تێدگەهین فەوزایەکە هەی وە سێویت کەم لاینێن سیاسی ئەسێویت کەم کەسایەتیان یەن ڕۆشنبیر کەسایەتیان زانستی کەسایەتیان کول هەمی بوارەدا ئەش بەرپرسانە تعامل لەگەڵ دیاردەیە بکەن چونکەوە پێچێت ئەف دیاردە وڵاتێمە لێ دەڤێل دەڤەرە ڕۆژهەڵاتانە بەڕاست دیاردەکە نووە و نابدژی ئەم بریارە سیاسی ئانژی بریارێت چارەنویساس ڕادستی ئەوان ناوەندێن سۆشیال میدیا بکەین و هەندێک ژێت بەرپرسن هەندێک ژێت نەت بەرپرسن و ئەف بوارێن سۆشیال میدیا بۆ خزمەتا خەڵکێت هاتی نەدامەزران کو مرۆڤ یە سوودمەند بدژێ بۆ وێ نەهاتیە پێکینانە ئاژی دامەزراندنە کو مرۆڤک زەرەرێ بگەهینتە مرۆڤێدی هاوڵاتیەک زەرەرێ بگەهینتە هاوڵاتیەکی دی بەلعکس بۆ خزمەتا مرۆڤیت یەت هاتی نەدامەزراندن وەسیڤیت کەم ئەمەش هەندێک تێبگەهین ئەم یەت سوودمەند بین ئستیفادێ ئەمش ئەوی پرۆسێ سۆشیال میدیا بکەین دنیای وێ تەکنەلۆژیا و ئەوە بەهرەیەکە بۆ مرۆڤی هاتی ئەو نینە بۆ وێکێک و پێ مرۆڤ ڕووبڕووی ئێک و دوو ببن بشێوەیەکی ناشرین و نێ حەزاری ڕووبڕووی ئێک و دوو ببن. مامۆستا ئەمین بابەشێخ ئەندامی مەکتەبە سیاسی یەکەتیان نیشتیمانیا کوردستانی و پەیدارێ مەکتەبە سیاسی یەکەتیان نیشتیمانیا کوردستانی زۆر سوپاس بوو جەنابێتە کوتە دەلیڤەدامە بوو ئەنجامدانە vê دیبەی تێل دهوکێ زۆر سپاس بۆ هەوە و بینەراژی زۆر سپاس بووە هاواڵێ ڕۆژنامەوان کو هەوەژی ئەزیەت کێش ئاین vێرێ ئامادە بوون بینەرێن بەڕێز سوپاس بوو هەوە کو هەوەژی بینەریە مەکری دەمێت دەهاتیژیدا ئەم دێت گەل ئێک بین ئانەهیا خودێ